لا ڕوخساری لەتیفی گۆڵ لە جعدی ئەنبەرینی دڵ دەجۆشێت و دەبارێ ئەو گڵستان ئەم دڵستانە لە بیرۆحی ڕەوان و نێوچەوانی ڕۆژی لێدەچکێ زوبانی تا شەکر ڕێزە دەهانەیە گەوهەر ئەفشانە. ئەمڕۆ بۆ بەرزڕاگرتنی یادی فەخری عالەم بێگومان بە میوانداری هاوکارمان مامۆستا شەهرام مەنسووڕی کە ئەمڕۆ لا تۆریەکەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لامان میوانە. بەیانی باش مامۆستا بەخێر بێت. بەیانی باش مامۆستا گیان بەخێراتی سەلامەتن. سپاس بۆ هاوکارەکانتان کە ئەمڕۆ شێکی ڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادەن. ئەمڕۆ یادی لەدایکبوونی پێشاو و ڕابەرمان پێغەمبەر درود و خای لەسەر بێ. کاتێک پێویستە لەمڕۆدا چی بڵین، چی بکەین، چۆن ئەم یادە بکەینەوە؟ وەڵای ئێمە کورد یعنی تایبەت وەکو کورد ئێمە هەموو موسڵمانان خۆتان باشتر ئەزانن کە دائیمە بۆ لە یادی پێغەمبەر صلی الله علیه وسلم دوو کار زیاتر دەکەین. یەک سەڵاواتدان لە دیاری پێغەمبەر صلی الله علیه وسلم، دوو ئەوەی کەوا بەڕاستی بۆی بکرێن متابعی سونەتەکانی پێغەمبەر بکات صلی الله علیه وسلم. یعنی شخصیەتی پێغەمبەر بە نەوعێکە کە وەکو باسەکەن ڕەحمەتە للعالەمین هەمانە یەکێکە لە بازاڕە ئەبێ بزانێن ڕەحمەتە للعالەمینی ئەو لە بازاڕە بۆ دراوسێکانی بۆ خەڵکی شارەکەی چۆنە. ڕەحمەتە للعالەمینی باوکێ لە ماڵە بۆ ماڵ مناڵەکەی چۆنە. ڕەحمەتە للعالەمینی دایکێک. ڕەحمەتە للعالەمینی پێغەمبەر صلی الله علیه وسلم خەسوویەک لە ماڵە چۆن لەگەڵ بووکەکە تەعاملەکە چۆن لەگەڵ ئەو ڕەحم و شەفەقەتەی. بەڵام ئیتر لە تایبەت ڕۆژی لەدایکبوونی حەزرەتە صلی الله علیه وسلم زۆر سەڵاواتدان لە دیاری پێغەمبەرەوە بەشداربوون لە ئاهەنگە خۆش و پیرۆزەکانەکە. گومانەوەی ئەمڕۆ ئێمە مامۆستا ئەمڕۆ بەدەنگە خۆشەکەی چەند سرودی مناجاتێکمان پێشکەشەکە. مامۆستا بەس لە حکمت و پیرۆزی ئەم ڕۆژە بکەین لە ئاینی ئیسلامدا لە ڕۆژی موسڵماناندا بەگشتی. والله خۆ حکمەتی هەموو یعنی هەموو پێغەمبەرەکان بەگشتی کە هاتوون هەر یەکە و بەڵگەیەک وەکو کتێبێکی گەورە کە ئێمە لە نەزەریا بگرین هەر یەکە و وەرەقێکیان لاپەڕێکیان داوە کە ئەم ئینسانە بە کەمالی ئینسانی بگات. پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی فەرمووی من وەکو یعنی وتی فەرمووی هەموو پێغەمبەران کە هاتوون وەکو بینایەک لە نەزەریا بگرن کە یەک دانە خشتی کەم بوو. فەرمووی من ئەو خشتم یعنی تەکمیلی کرد لە بابەتی تەوحیدە. لە بابەتی تەوحیدە هەموو پێغەمبەران یەک پەیامیان بوو. بەڵام حەزرەتی ڕەسوڵ الله نازار صلی الله علیه وسلم کە تەشریفی پیرۆزی هات وەکو ئیتر کە خوای گەورە ئاماژەی پێکا فەرمووی دینم بۆ ئێوە تەکمیل کرد. دینم بۆ تەکمیلکردن بە هاتنی پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم ڕەحمەتێکی هەتایی بوو هەموو عالم. چونکە باقی پێغەمبەران لەوانەیە حەزرەتی ئیبراهیم بۆ قەومی خۆی بووە، حەزرەتی شیس بۆ قەومی خۆی بووە، حەزرەتی موسا بۆ قەومی بەنی ئیسرائیل بوو. بەڵام پێغەمبەر ڕەحمەتە بوو هەموو عالم و بانگەوازەکەیشی تەبعەن زۆر لەوان گەورەترە. مامۆستا من ئەمڕۆ بێگومان بە دەرفەت ێزانم زۆرترین کاتیۆمان لە سورد ئاینەکانی جەنابتان بێ لە ئێستادا چیمان پێشکەش؟ وەڵڵا جا خۆشتر لە هەستەکەم من خۆشتر لە جملەی مەولایە سەلێمان قەت نەبووە. چون من دەمێکە ئەم شتانە ئەڵێمەوە سرود و ئەم لە خزمەتی زانایانی گەوران. بەڵام ئیتر وەکو پێشکەشکردن کە فەرمووتان یەکەم مەولایە سەلێ پێشکەشە. بسم الله الرحمن الرحیم. پێم خۆشەکە لە ماڵەکانیشەوە هەموو کەس کە گویان لە دەنگی ئێمە ئێوەش لەگەڵ ئێمە مەولای سەلێکە بڵێنەوە. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم شاهي بيت الحرم فرمو بشي ويكرم باقوشة شاوي بخم بو أمتي باوفا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم بفيزي بانتهاء بنير رحمة خدا لسر إمام الهدى بوتاقمي سعدا
صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. توي كسم توي دس رسم توي راحتي نفسم توي نايبي قشت كسم توي نايبي قشت كسم شاي أنبيام همتي مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. يا رب رزايتو لسر ذاتي حضرة مصطفى لسر آلو أصحابه أولياء الله يبصفا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. دەنگە خۆش بە مامۆستاگیان دەستی هاوکارانی خۆش مامۆستاجا باس لە شاعیرانی کلاسیک بکەین ڕۆڵیان چییە لە بەرخستنی ئەم مناجات و سرودانی کە ئێوە پێشکەشیە جاخۆ ئەگەر شاعیر نەبێت یعنی ئەو هەستەی کە خوای گەورە لە ناخی هەموو ئینسانێکە دایناوە وەکو هەستێکی ناسک بینی ناسک بیستن یعنی شاعیران بە تەواوی بە تایبەت شاعیرانی کوردی خۆمان یعنی معنایکی زۆریان بەخشی بە وشە معنایکی زۆریان بەخشی بە سۆزی دڵ ئەو کاتێکە حل لە مەلای جەزیریەوە بگرە بۆ خوارم حتا ئەم شاعیرانەی آخر خۆمان کە بەڕاستی ئەمڕۆی شاعیرانی هاتوونەتە دەورەوە کە یعنی شوێنپای ئەو پیاوانیان بە جدی خەریکن پڕیەکەنەوە یعنی شعر لە ئەسڵا تۆ یەک لاپەڕە قسەکردن یەک لاپەڕە نووسین بە یەک بیت بە دوو دێر شێر ئەوترێتەوەوە دنیایەک معنی لەگەڵ هەست و سۆزە بەخشی شاعیرانی کلاسیکی ئێمە لە لووتکەی عەزەمەتی حەزرەتە صلی الله تعالی علیه وسلم خۆیانیان وەکو پەلکە پووشێدانە ناوە لە کاتێکا مامۆسای بێخود ئەڵێ ئەوە دڵەکەم هەنارد بۆ مەدینێ منەوەرە چەند ڕوایەتێک هەیە تەبعەن یەکێکیان ئەڵێ کە لەو ڕوایەتانە ئەڵێ یەکێ بۆ لای مامۆسای بێخود ئەڵێ خەوم بینیوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم مامۆسای بێخود ئەڵێ ئەی ئاخۆ من چەند ساڵە نەعتپێژی حەزرەتم من سرود ئەڵێم بۆ پێغەمبەر شیعر ئەڵێم ئەم هەمووە من سۆز و ناڵەمە ئەخۆ من بۆ بە خزمەتی پێغەمبەر نەگەم یەکێ لە ڕوایەتە صحیحەکانی ئەمەیە ئیتریە بە دڵی خۆیە ئەڵێ ئەو منیش دڵم ناردووە بۆ مەدینە لەو ڕۆژەوە ڕۆیشتووە دڵی خۆی ئەڵێ تۆراوە دڵی من هەرچەند ئەگەڕم بێسەر و شوێن ماوە دڵی من ئەخۆ بە چ شاخێکەوە گرساوە دڵی من ئەخۆ بە چ داخێکەوە سوتاوە ئەم دڵی منە لەکوێ کەوتووە لەو چۆڵ و بیابانە ئەبێ یاوەری کێبێ باسی بێکەسی دڵی خۆیە کاو کە زۆڵی دڵی خۆی یا بەو کەژوو کێوانەوە سەوداسەری کێبێ یا لەتلەتی ئەفگاری موژەی خنجەری کێبێ کام چهرە پەریدیوە کە ترساوە دڵی من یە بە دڵی خۆیان ئیتر ئەڵێن لەو کاتە خەوی لێ ئەکەوێ و لطف و مەرحەمەتی حەزرە صلی الله علیه وسلم شامڵی حاڵی ئەبێ و یەتە خەوی و خەوە بینێ بە پێغەمبەرەوە کە ڕاچڵەکی لە خەوەکە خەریکە شێرەکەی تەواو نەکردووە ئەڵێ ئەو خادەمی شەرعی نەبەوی میلەت و دینە معلوم چووە بۆ خزمەتی سالاری مەدینە ئەو سینە لە غەشخاڵیە ئەو بێڕق و کینە ئەو خادمی شەرعی نەبەوی میلەت و دینە بە دڵی خۆی ئەڵێ معلوم چووە بۆ خزمەتی سالاری مەدینە وەمزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی بەڕاستی مامۆستا حەزەکەم تەنها بێدەنگ بووم گوێ لە قسەکانە بگرم بەڵام ئەمێ زۆر ئەمێ بزانم ئەمڕۆ مامۆستا شەهرام مەنسووڕی ئەمڕۆی چۆن بەسەربات بەتایبەت کە ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە چۆن ئەم یادە دەکاتەوە چ پلانێکی هەیە ئێمە کە مانگی مەولود دەست پێکەینەوە قسەی خۆمانەیە بە جددی
ینی لە کوردەواری خۆمانە تا ڕادەیەک وەکو بایەخ ئەدەن بە یادی میلاد صلی الله عليه وسلم تۆ هەستەکەی لە ڕۆژی دوانزەیە لەگەڵ ڕۆژی یەکەم و ڕۆژی سێمیە هەمان شتە تەنانەت لە بەعزێ لە شارەکانە من بیستومەکە لێژنەیە دائەنن گەورەکان مامۆستایان کە هەلێر و ڕێزم بۆیان هەیە پیرۆز باییان لێ ئەڵێم ئەڵێ من ڕۆژی یەکەم ئەیگرم لە مزگەوتەکەمە تۆ ڕۆژی دووەم بیگرە ئەو ڕۆژی سێم حتا ڕۆژی سیەمەکە ئەیجا چۆن ئەکرێ منیش وەکو خزمەتکارێکی بچووکی زانایان و مامۆسایانی کوردەواری اینجا خزمەتکارێکی بچووکی نەعت و سرود دوای ئەو خزمەتکارێکی حەل لە دوورەوە ینی قابل ئەوەم نییە بڵێم خزمەتکاری پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕاستی ئەمە هینی ئەوێت قسەیەکی ئەمە نییە کە تۆ حەل لە خۆتەوە بڵێمە ئەو عاشقی پێغەمبەرم لە دڵایە و نە زۆر قورسە بەڵام هەر وەکو خزمەتکارێک لە خزمەتیانم و ئەو سۆزەکە خوای گەورە پێبەخشیوم لە کۆڕەکانە لە مەجلیسەکانە بەس دەرفەت نەبوو منیش لەگەڵ ئەو خۆشەویستانە ئەمڕۆ کۆبوونەوەی زۆر لە شارەوە بە پێ لە ناو شاری سلێمانی و لە زۆر شوێنی ترە لە هەولێری وەکو بڵێن پایتەختە لە زۆر لە شوێنەکانە بە پێ ڕۆشتن ئەکەن خۆپیشاندانەکەن خۆپیشاندانی سەڵەواتدان لە بازاڕەکانە ئیتر ئەو هەموو خۆشیە دەرەبڕن منیش لە بەشی چواری خۆمانەوە ئەمڕۆ تایبەت بەرنامەیەکم هەیە ئەم ئێوارە ساعتی 6 بیبینین ئینشەڵڵا منیش تایبەت بەرنامەیەکی ئەمڕۆم هەیە خۆشمان بینەرەبین مامۆستا با ئێمە دەرفەتەکە بقۆزینەوە زوو مناجاتێکمان ئەرە وەڵام مناجاتێتر بڵێن من شتێکم ڕۆژی لە تایبەتی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ هەموو ئافرەتان کە کاتێک کە خوای گەورە ڕێزیان لێگرێەوە ئەیان کا بە دایک و مناڵێکیان بێنە دنیاوە تەبعەن هەم لە ڕۆحیاتیانە ڕگۆڕانکاریکی زۆر مهم هەیە هەم لە ئەنیتر بارێکی قورسی نۆمانگە زۆر مهمە بەڵام ئەم بارە قورسەی نۆمانگە دایکت لە پەنابێ باوکت لە پەنابێ دڵسۆزە لە پەنابێ براد لە پەنابێ خۆشکت لە پەنابێ تۆزی ئاسانتر یەکاتەوە بۆ حەزرەت ئەمە نەبوو صلی الله عليه وسلم یعنی باسەکە کە بڵێم دوای ئەوە قسەی لەسەر بکەین باشە باشە هەزار سەڵاو لە دیاری حەزرەتی ڕەسوڵ الله نازار بێ صلی الله عليه وسلم ئامێنە فەرمووی شوی تولد رسولی سرور فرموی ماڵ تاریک تەنیا کەس لەلام نەبوو جامێ پڕشەربەت ساف بێ نەزیر شیرینتر لە قەن سپیتر لە شیر دەرحاڵ حازر بوو بۆ منیان نۆشی دای پێم مەزەی نۆش شیفای ناخۆشی دیم کە چوار ژن عالی و منتەخەب هەر وەکو کچان عەبدولموطەلیب جەمبوونە دەورم بە میهرەبانی بە شادی و سوحبەت شیرین زبانی یەکێ حەوا بوو حرەمی ئادەم یەکێ داوێن پاک حەزرەتی مەریەم یەکێ سارای ژن ئیبراهیم خەلیل یەکێ ئاسیەی بەنی ئیسرائیل دڵسۆزیمیان کرد لە دایکم باشتر هاوردیان بۆ من چەند شەهد و شەکر بەشارەتیاندا لە مەدحی فەرزەند ماڵ پڕ بوو لە نور عەتری محەممەد دیم تەیرێ زەڕین شیرین پەڕ و باڵ وارد بوو دەرسات داخڵ بوو بە ماڵ ژنان وتیان پێم ئەم تەیرە حەزرەتی جوبرەیلە ئەی ئامێنە دەبێ بۆ سەهلی حەمڵت وەسیلە حەزرەتی جوبرەیل شاباڵی کێشا ئەو بەڕووی سینەم
پێغەمبەر پەیابوو ئەو بەرگوزیدەم هەڵێ لە کاتێکا کە کەس لەلام نەبوو خوای گەورە لەو شەوە چواردانە لە ژنەکانی ناسراوی عالەم کە یەکێکیان دایە حەوایە یەکێکیان حەزرەتی مەریەمە یەکێکیان ئاسیە کە ژنی فێرعون بوو و یەکێکیان بیرم چۆ ناو شێرەکە ئەو چوار ژنە حازرە بن لە لای دایکە ئامێنەوە و هەر یەکێ و مژدە و بەشارەتێکی پێدا و هەر یەکێ باسی دڵخۆشیەکی بووەکە و ئەڵێ کە تینوم بوو یەک ڕاددەسێ دیم دەستێ جەغەی بۆ من بوو پەیدا جامێ پڕ لە ئاو بە من کرد عەتا یانێ جامێک ئەم دەسە لە غەیبەوەیە بۆ دایکە ئامێنە و لە کاتی پیرۆزی لە دایکبوونی حەزرەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم فەرمێ تەیرێکم بینی دیم تەیرێ زەڕین شیرین پەڕووباڵ هاتە ماڵەوە تێرەکە یەتە ماڵەوە ئەم وەکو ترسێ دڵیەگری ئەم تەیرە چییە ئەو چوارژنە پێڵێن ئەی ئامێنە ئەو مژدە و بەشارەت بێ ئەوە جوبرەئیلە جوبرەئیلێت و شاباڵ ئەکێشێ بەڕووی سینەی دایکە ئامێنەوە و حەزرەت صلی الله عليه وسلم دێتە دنیاوە و مامۆسای زاریش زۆر بە جوان باسی کردووە یا ئامێنە موژدە بێ پێغەمبەر لە تۆدا بێ پێغەمبەر لە تۆدا بێ سەیێدی عالەمدایە بێ سەڵەوات لە ڕۆحی پاکی صلوات للروحي باكي يا آمنا مجدابي تو دايكي پیغمبري سرچاوي آوي حياة كاني در جوهري جناني دنيا همو خۆزگە بە تۆ ئەخوازن ژنانی دنیا هەموو خۆزگە بە تۆ ئەخوازن چونکە هەر تۆ حاملە بە سەیید البەشەری بە سەیید البەشەری يا آمنا مجدبي پیغمبر لا تودبي پیغمبر لا تودبي سيدي عالم دابي صلوات لروحي باكي صلوات لروحي باكي أرلو سما شاورن عزيز باي باي مجديان بردي أرلو سما شاورن باي باي مجديان بردي روجي رخصاري هالدي قل باخي پیغمبري قل باخي پیغمبري زاری دڵ لەگەڵ گیانی ئەی کابە گوێ زەبانی زاری دڵ لەگەڵ گیانی ئەی کابە گوێ زەبانی سەر و ماڵێم بە قوربان خاک و خاشاکی دەری خاک و خاشاکی دەری يا آمنا مجدبي تو دايكي پیغمبري تو دايكي پیغمبري سرچاوي آوي حياة سرچاوي آوي حياة كاني در جوهري كاني در جوهري دەستان خۆش بێت مسیاوکارەکانیشت خۆش بێت بمێنی بۆ مامۆستا مامۆستا تۆ مناجاتە خوێنی کاتە گوێت لە مناجاتە بەیانی لا ئیرادی ئەگەر زۆر لە ئاینیش قوڵ نەبوو بێتیتەوە بەس ئیتر دڵە پەڕە بەیانی چۆن ئەڵێی لە ئاستی ئەو وەصف و سەنای پێغەمبەرمان چۆن بڵێ خۆ ناگری دڵی سەر ئەبێ بە ئاو
باش شتێکە پێ بڵێم بەجددی بەشی مناجات و بەشی سەڵاوات بەخوا زۆر تایبەتە بۆ ئێمەی مرۆڤ تەنانەت وەکو گەشتێکی ڕۆحیە مامۆستا هەستەکەی لە شوێنی خۆتان نامێنی تێکەڵی ئەو وەسف و سەنایە ئەدیکە لەبەرەوە کەلامی وحیە ڕاستە. قورئانەکە کەلامی خوایە حەزرەتی صلی الله عليه وسلم ئەمنە محیبەتی یعنی دەرحەق خوازانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەی کەوا ئەهلی ئیمان بوو بێت چەند مژدە و بەشارەتی تایبەتی یاوە بۆ نموناڵێ براکانم کەسەکانم یا بڵێن خۆشکەکانم کێن یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەسحابۆیان زانی مەبەستی سەر ئەوانە فەرمینە ئەوانەوە لە آخر زەمانەوە منیان نەبینیوە یعنی تۆ وەکو جەنابەت ئاماژەت پێ کرد یەک دانە سەڵەوات کە لە ناخی دڵەوە هەڵەسێڵی سەلامت لێبێ ئەی پێغەمبەری خوا ئەی پێغەمبەری ئاشتی ئەی پێغەمبەری ڕاستی ئەی پێغەمبەری میهرەبانی ئەی پێغەمبەری سۆز ئەی پێغەمبەری ڕەحم بەرامبەر بە کەس ناکەس دژمن یار نەیار تۆ کاتێکە لەگەڵ خێزانەکان یا دانیشێ ئەڵێ وەرە با پێکە و ئێمە پێڵێن ئەڵێن وەرزش لەگەڵ یا وەرزشەکە لەگەڵ یا وەکو ئەڕۆن بۆ سیاحەت ئەڕۆن بۆ بە پێڕۆشتن لەگەڵ ژنەکانیەوە تەعاملیە کرد لەگەڵ لە کاتێکا جەرگێ سووتێ پێغەمبەر صلی الله عليه وسلم 6 مناڵی حەزرەت صلی الله عليه وسلم 6 دانە مناڵی لەبەر چاو خۆیە و یەکە ئەمری خۆیان کرد یعنی تۆ تەسەور فەرموو ئەم نازارە چەند ئەها خەڵک زۆر حەزەکەن مناڵیان زۆر بێ و بە تایبەت کوڕ چونکە ئیسە شتێک هەیە لەو ناو عەرەبیشامە هەر باو بووەکە کوڕیان زۆر بە سەروتر کچ زانیوە حەزرەت صلی الله عليه وسلم کاتێکە خوای گەورە فەرمی ئینا ئەعطەیناکە الکەوثەر یعنی کە ئەڵێ فاتمەت پێ بەخشم ئەی موحەممەد ئەڵێ جێگەی هەموو کەسێکی بۆ پڕەکاتەوە یعنی ئەم پێغەمبەرە بۆچی بڕوانین لە کاتێکا دژمنەکەی کە 13 ساڵ جمێن قسەی ناشرین پیلان نانەوە ڕق لە پێغەمبەر هەموو شتێکیان بەرابەرم زاتە کرد ئەو چیە کرد لە کاتێکە فەتحی مەکەی کرد لە ساڵی هەشتی هەجریە فەرمی ئەو هەموو بەخشی بڕۆن خوا حافیزتان بێت یعنی لە کاتێکا شاعیرەکان زۆر مهم بوو ڕۆڵێکی هەر وەکو زۆر مهمیان بووە لە کۆمەلگا لە کاتێکا کە تا پێش ئەوەی کە پێغەمبەر ببینێ صلی الله عليه وسلم زەمی پێغەمبەری کرد پێغەمبەری بینی و بوو بە شاعیر و مەدحی پێغەمبەری کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی یاخوا بەخێر بی وەڵا خەڵاتیشی کرد ئێمە لەگەڵ دژمنەکانمانە چۆن بین ئەلبەت زۆر کات هەیە ئەم قسە بڵێم و تەواوی بکەم زۆر کات هەیە کە ئێمە خۆمان لەگەڵ پێغەمبەرە هەڵەسەنگێنین تکام وایە ئەو کارە نەکەین چۆن ڕێگەیەکی دوور و درێژە تۆزەی زیاتر تەرکیزی ئەوێ زیاتر هەوڵدانی ئەوێ زیاتر قورسە مامۆستا بەتایبەت لەم ڕۆیە بەشێک لە هاوڵاتیان یان خود بڵێن ڕێژەیەکی زۆریان خێر و خێرات ئەنجامەدەن بەشێکیانە بینین بۆ نەشیرینی دانێ لە بەردەم دوکانەکان یاخود لە ناو سەنتەری شارەکان ئەمانە چۆنە بینی دەتخواوە جوان نییە بێ تۆ تەسەور فەرموو هەر نەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر نەڵێن ئێمەی کورد تۆ ئەگەر بڕۆی بۆ بازار هەر نەشزانی سەبەبەکەی چییە یەکێ بە تۆ بڵێ وەرە چکلێتێ بخۆ وەرە شەربەتێ بخۆ یاخوا بەخێربی ئاوا دەموچاوێکی کراوە بێتە بەرەو پیری تۆ پێ خۆش نییە ئێستا تەنانەت ئەوە نیشانەیە دادا ئەوە نیشانەی شخصیاتی ئێمەی کوردە نیشانەی دڵی گەورەی ئێمەی کوردە کە ڕێزلێنانی یەکێک کە خوا ڕێزی لێناوە ینی تۆ سێگۆشێ تەسەور فەرموو گۆشەی سەرەوەی خوای گەورەیە گۆشەیەکی حەزرەتە صلی الله عليه وسلم گۆشەیەکی ئێمەی خەڵقین اینجا دووبارە ئێمە هەر هەمان شتەکەین خەڵق لە کاتێکە ئەوێ محەبەت بڵاو بکاتەوە محیبەت خون پێغەمبەر صلی الله عليه وسلم جیال دوو قسەی بوو پێغەمبەر فەرمی خوا بناسن دوای وای محیبەت ئەم دوو شەیە بەخوا خواناسین بە حەق کە خوایەک هەیە خوای کایناتە دوو محیبەت یعنی نوێژە محیبەتە ئیحسانە وەکو جەنابەت ئاماژت پێکرد محیبەتە هەموو شتێکیەتە بواری محیبەتەوە ئێمە لە کاتێکە بەشی خۆمان کە عەرزم کردن بە چی ئەتوانین محەبەت بنوێنین بە خەڵک جاروا هەیە تۆ قسەیەک بەلاتەوە ئەڵێن ئەم قسە پەنامەکیە نابێت کەس پێی بزانێت تۆ مەحرەمی حەزرەتە فەرمی صلی الله عليه وسلم مەحرەمی رازی یەکتر بن مەحرەمی قسەی یەکتر بن ئەو قساکەی تۆ ئاژاوەیەک ئەنیتەوە شەڕێ دروستەکەیت ئەوە مەکە
تۆ لەو کاتا بزانە بەچی ئەتوانی بەرامبەرەکە دڵخۆش بکەیت ئیتر وەکو جەنابەت وتە چکلێتدان و شەربەتدان و لە ڕۆژی تایبەتی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم باشترین کارە. مامۆستا دیارە لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە طبعاً ئامادەکاری بۆ ئەم یاداکرێمەش لە ڕێگەی پەخشی ڕاستەوخۆی خۆمانە بێتمان لە پرۆگرامەکەمان دەیگوازینەوە ینی حەزەکەین دانیشین تۆ هەر قسەکەیت و هەر مناجات بۆی مەڵێ بس لەبەر کەمی کاتەکە پێمان خۆشە کۆتا مناجات پێشکەشی ئێمە بکەین مامۆستاگیان دەستان خۆش بێ بەیانی باشتان بەیانی هەمووتان باش بێ یاخوا ڕۆژی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم پیرۆز و مبارەکە پیرۆز و مبارەکتر بێ لەسەر دڵی هەمومان هەموو بە ئاواتەکان بگەین نەخۆشیەکان چارەسەر بێ خوا شفا بنێرێ بۆ دەردی دەردەداران ئەوە وا دەردە نەخۆشین و ناڕەحەتیە بەدەست خۆمان چارەسەر نابێ خوا حەل و ئاسانی بکات صلواتی لە دیاری پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەی ساحەتی سەد جەنەت دەشتی عەرەبستانت ئەی ساحەتی سەد جەنەت دەشتی عەرەبستانت نایدەم بە هەزار 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 گۆڵشەن یەک خاری مغەیلانت نایدەم بە هەزار گۆڵشەن یەک خاری مغەیلانت بێ پەرتەوی ڕوخسارت تاریکە دڵی تیرەم بەم زەڕەیە بنوێنە خورشیدی درەخشانت ئەی ساحەتی سەد جەنەت دەشتی عەرەبستانت نایدەم بە هەزار گوڵشەن یەک خاری مغەیلانت نایدەم بە هەزار گوڵشەن یەک خاری مغەیلانت عەقڵ و خیرەدی بردوم نەشئەی قەدەحی چاوت پەیوەندی هەوای کردوم تای زولفی پەرێشانت ئەی سەیدی مەخلووقات ئاگات لە ئیمانم بێ ئەو ساتەکە بۆ قوربان ئەم عەبدە بە قوربانت ئەی ساحەتی سەد جەنەت دەشتی عەرەبستانت نایدەم بە هەزار گوڵشەن یەک خاری مغەیلانت نایدەم بە هەزار گوڵشەن یەک خاری مغەیلانت قورئانی نوعوتی تۆ ختمی بە بەشەر نابێ بێ خۆت چییە یا حەسان جبریلە سەناخوانت بێ خۆت چییە یا حەسان جبریلە سەناخوانت جبریلە سەناخوانت جبریلە سەناخوانت